لە مەڵبەندی کوردۆلۆژی لە شاری سلێمانی پێشانگای بۆ ئەوەی دوێنێمانبیر نەچێتەوەی هونەرمەند عوسمان ئەحمەد کرایەوە و چەندین تابلۆی چیرۆکە نەبیندراوەکانی ئەنفال بە هێڵکاری نمایشکرا. کارەکانی ئەم هونەرمەندە دکتۆر عوسمان زۆر شتەکانی زۆر جوان و تایبەتە بەڕاستی خۆی لەناو ئەنفالەکانە بۆ خۆشمان هەمیشە ئاگامان لێ بۆ ئەنفال چۆنی بوو بەڕاستی ئەوەی تۆزێ تەمەنی هەبوو ئەیزانی بەس ئەم جیلەی داهاتوو کە هەیە حەزەکەم لە خوێندنگاکان لە بنەڕەتی و هەتا سەروانیە بەڕاستی ئەمانەیان پیشان بن چکەکەم بەڕاستی ئەم گەنجانی ئێستا هیچی نازانی کە کورد بەدەست سەدام و چی بەسەر هاتووە هیوادارم ئینشاءالله لە خوێندنگاکانە لە بەڕێوەبەراتی لە هەموو شوێنەکانە ئەمان دووبارە بێتەوە بێ بە شتێکی گرنگ لە شوێنێکی تایبەتە دانرێ بەڕاستی بۆی ڕۆژان نەوکو یەک دوو ڕۆژ سێ ڕۆژ بێ ئەو مناڵەکانمان گەنجەکانمان بەڕاستی کە ئەوانەی ئێستا باوەڕ ناکەن پێیان ئەڵێ شتی وا نەبووە با ببینین بە چای خۆن کە کوردی فەقیر چی بەسەر هاتووە. مامۆستا عوسمان لە لامانیان و گفتوگۆی زیاترەکەین. مامۆستاگیان سڵاو لێبێ بەخێربێی. سلام لە ئێوەش سۆ سپاس بانگەشتەکەتان قوربانیە. چۆن کارتان لەسەرم پرۆژەیە کردووە؟ دەمێکە من کار لەسەر پرۆژەیەکەم هەر لە سەرەتایە و کاتێکە وەکو شاد حاڵێک دینینی ئەو دێسووتان و وێرانکردن و کۆکردنەوەی خەڵکەکانیان بەرەو جنوب بەبر خۆم شاد حاڵ بووم لە شاغ بووم بینیم هەر لەو کاتە قەولم بە خۆمدا ئەگەر بە زیندوی مامەوانێ ئەمە بکەم بە کەرەسەی کارکردنەکانم لەسەر وشارکردنەوەی خەڵک باگاهێنانی خەڵک بۆی لە زاکیری خەڵکا بمێنێتەوە چکمە هیچ وێنەیەکمان نەبوو دوای ئەوەی کە ئەو شانسەم هەبوو کە بە زیینوی بمێنمەوانێ بیرم لێ کردوانێکە چوەسی لێ بدۆزمەوە بۆی دۆکیمنتی کەم یادی هێڵمەوە ئەمە لەوەوە سەری هەڵاوە ڕاستیەکەی. مەبەست لە ئەرشیڤکردنی ئەم کارانە چییە؟ مەبەست دەمە ئاشتکردنی ئەمانە یەکەم لە مێژووە زۆر گرنگە کە تۆ ڕابردوت بیت نەچێتەوە دەرزی لێوە بگریوە لە ڕێمەوە بتوانینەوەی نوێی لێبێ ئاگا بکەیت بتوانیت کە لە زاکیرا بهێڕێتەوانێەوە دیراسی لەسەر بکرێ. ڕاستە من هوەرم بەکارهێناوە بەزم بەس کارێکی هوەری نیە ئەمە کارێکی مێژوویە کارێکی لە ڕووی سایکۆلۆژی و توێژینەوە مرۆیەکانەوە نێتوانێت کاری لەسەر بکرێ چ بۆ ئێمە ئەو نەتوندوتیژی بەرامبەرمانە کرێ بۆ ئێمەوەنە بێهیواین دایمە بۆ تایەتی کاریتایەکە چۆن کورد خۆی بەشێ بۆ لەوەی کە ئەم ئەنفالە ڕوو بدایە ئاسان بکرێت ئەو ئەنفالە بێتە ئەنجام بەوەی کەوا جاشەکان پێشڕەویان کردووە. زۆر شوێن هەیە حکوومەتی عراقی لە سەرەتای دروستبوونی شێوانێ سیارە و هێنی حکومی تێنەچووە ئەمان ڕێخۆشکردبوون بۆ بچن بیان دۆزنەوانیان هاوکارێکی باشبوون. ئەمە کە من ئاوا پیشانمدا ئەوەی هەرەوە نییە کارێکی هوەری بێ پێویستە دیراسی لەسەر کرێ قسەی لەسەر کرێ بۆ کورد هێندە خۆخۆرە بۆ ئەوە لەسەر خۆی ئیشەکات کە بە ئەنجام نەگایە قینیان لە یەکتریە یعنی بۆ زۆر بوار ئەتوانرێ ئێمە لەسەر ئەم کارانە ئیش بکەین ئەگەر بمانەوێ لەگەڵ دوژمنەکانمان یا ئەو کەسانی کە ڕوبەڕوومان بوونەتەوە لەگەڵمانە ئاژین بەتەکی لە عێراقا کە ئەوە هەیە ئەبێ ئەمانەمان بیر بێ کاتی لەگەڵیان دانیشین هەروە بە ئاسایی نەڵێن برامانن ئەمانە برامان خۆشەویستمان بەڵێ کاتێ برامی کە تۆ قۆبڵێکی من کە زۆرداریەکەم لە تۆ کردووە و ئەو زۆرداریەش ناڕەوا بووە و ناڕەوایەش بە پێی ڕەوشتە یاسایی ئاهێنەکان دەبێت تەعویزێک هیچی معنەوی ئەوسا مادی بکرێتەوە تا ئێمە بتوانین بە ئاسوودەی بە یەکەوە بژین. ئاسوودەی بێکەوە ژیان ناکرێ بەبێ ئەوەی بەرامبەرەکەت دان بەوانە نیە کە تاوانێکی کردووە و بێ لەگەڵیشتا من بەبرێ حسابی کە کورد لەما زۆر زعیفە بەڕاستی دایمە ئەو عاتیفە و احساسی هەیە هەموو کەسێ بە برای خۆی زانێ بێەوەی لێ بکۆڵێتەوە کە تۆ ئەم ماڵکردنەوەی ئەەکەی ئەم ماڵە ئەەکەیتەوە بۆ بەرامبەرەکەت دایمە ئیستیغلال تەکا لە ناو تەبا لە کاتێ بەهێزە بێت تۆ هەوڵ بۆ سڕینەوە دەیە لە کاتێکیشان تۆ هەمیشە کە دێتە بەر ماڵەکە دیاوت لەگاڵە هەموو براینەوە بڵێ ئێمە مرۆڤی دۆستین مرۆڤمان خۆشەوە بەس مرۆڤ هەموو مرۆڤێکیش ئەبێ
حساب بۆ بەرامبەرەکەی بکە و ڕێزی بەرامبەری بگرێت. جیاوازی کارکردن لە ڕووی هونەریەوە لە نێوان هەڵەبجە و ئەنفالە لە چیایە؟ یەکشت هەیە بۆ ئەنفال و هەڵەبجە هەمووی ئەنفالە هەمووی ئەنفالە. هەڵەبجە یەکینی هەیە کاتێکە بۆندمانی بۆمبەرانی هەڵەبجە کرا شەڕی عێراقی و ئێرانی لە ئارا بووە. ئێران سنووری کردەوە بۆ ئەوەی عێراق ڕیسوا بکەوە عێراق ببینێت کە عێراق چه تاوانێکی ئەنجام داوە. هەر ڕۆژنامە نووس و خەبەرنیگارەکانی دنیای بۆ هێنا و ڕێپۆرتاژێکی زۆریان لەسەر کرد و بەدایان سەدان هەزار وێنە بڵاو بوو و کاریگەری خۆی هەبوو. بەس ئێمە تاوانێمە لەوێ با نەڵێ ئێمە قوربانی کە یەک نەفەریش بێ هەر بە جینۆساید و بەوە ئەگەر بە شێوەیەک لەو شێوانی کە ئیسا کراوە هەر ئەو تاوانێکی هێنا دژی مرۆڤایەتیە. بەڵام لە ئەنفالە بە سەدان هەزار کەس بە پێی داتاکانی ومن ڕاید وۆچ کە بە سەدان هەزار کەس دانی پیانراوە علی حەسەمەجی خۆی دانی پیانێ ئەڵێ خۆ هەر 100,000 کەس بووە. ئەمنە خەڵک نەماوە تا ئیسا کەس و کارەکەی ئێسک و پرسیشی پێ نەگەشتوتوانێ ئاسوودە ببینێژێ کەواتە ئێمە ئەمە کرا بەڵام هیچ ڕووناکێکی میدیایی نەهاتە سەری باسی بکە. دنیای شەرق و غەرب بێدەنگ بوون، عالەمی ئیسلامی بێدەنگ بوون، وڵاتی عەربی هەمووی بێدەنگ بوو و هەمووشان ئاگادار بوون کە شتە ڕوویاوە. بۆ من ئەمە زۆر عوقدەیەکی قوڵە ناتوانم لی دەرچم لە کاتێکە ئەم هەموو وڵاتە ئیسلامیانە هەیە و بە ئاەتێکی ئیسلامی دێن میلەتێ لە ناوە بەن و ئاومان لێ دەکەن. جا گرنگە کە سیرکی چۆن بتوانین وەسیلەیە بدۆزینەوانە کە ئەمی وێنانە بهێڵینەوە. من وەکو خۆم کە هەستم بەم کارە کردو ئەو ئازارم چێشتکە بە جۆی خۆم و بە چاوی خۆم بینیم کە لەژێ چەترێکی ڕەشە ئەم کارە ئەنجام درا و کەسیش قسەی لە دەکرد پلا هێنم کرد بەڕاستی وعدم بە خۆمدا کاتا ماوەم کارە بکەم و ماوەیەک زۆر هەروە کارمە کرد تا بیرم لێ کردەوە ئەمە هێنم نایەت ئەمە بڵێن پەیامەکەم ناگەێنێ لەبەرەوە خستمە بیرم لێ کردەوە کە چمە چوارچێوەیەکی ئەکادیمیەوە چون ماستەرەکەم لەسەر کرد کە هەموو کارانی کە بینی و من بەکارێکی شێوەکاری زۆر سەردەمیانە لە بەریتانیا توانیم لە مۆزەخانەکانە لە گەلەریەکانە جی پێ بکەمەوانێ و ڕەکەنیشتێکی بەپیاکەم. ئەمە وای لێ کردم کە ئەمەش کافی نەبێ ئەمە تەنها یادەوەری خۆم و هەندی هاوڕێمە چۆن بتوانم یادەوەریەکی نیشتیمانی دروستکەم ئەویش بەوەیە کە نوقسانیەکەیە یادەوەری ئەوانەی لە کەمپەکانی نوگرە سەرمان و ئەرعەر دەرچوون بتوان لەگەڵ ئەمە کۆ یادەوەریەکی پێ دروستکەم. بەوە هەڵسان 5 ساڵ خەریک بووم تا مقابلەی 15 کەسم کرد و کارەکانیان و یادەوەریەکانم بە هێڵکاری کێژا و توانیم ئەو بگەینمە ئەنجام و ئەو فەراغە تقریبان پڕ بکەمەوە کە بڵێم یعنیشتی ناتوانم بڵم هەمووی پڕ کردوەوە بەڵام ئەقەلەن بەشێک هەیە کە ئەتوانی پێی وەکو سەرچاوە وەکو توێژینەوە بیبینیت کە خەڵک لە ناو نوگرە سەلمانە چۆن برسی بوون چۆن تینو بوون چۆن جیان کردوونەتەوە چۆن لە ژووری تاریکا هێشتیانەوە هەموو ئەوشتانی کە مرۆڤە دڕندەکان بەرامبەر بە ئینسانی یەکەن لێوانە هەیە. مامۆستاگیان زۆر سپاس بۆ ئامادەبوون هیوای سەرکەوتنە بۆ خوازی زۆر سپاس.